ماتۆرسکردیش قەدەغە دەکرێت بێت تەنها بۆ کۆمپانیاکانی دیلیڤەری و پۆست نەبێ ئەوانە بێ ڕزامەندیان بۆ وەرگیرە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن و بەنسبەت تیکتۆکەوە هەر مەمنوع نابێ بێ و وردەوای لێ دەکەن بەڕاستی ماتۆڕێکی زۆر دێتە هەرێمی کوردستان خەریکە وەکو وڵاتانی هیندستانوانی لێ دێت لەبەر ماتۆڕ ڕێگە بە دەرچوون نادێەوە ئەمجا حادیسەشی زۆر کردووە چونکە پابەندی ڕێنماییەکان یان چۆن وڵا هەرویستم سەبار بۆ ماتۆرسکیلان پرسیار بکەم یعنی ئەمە ڕێکارێکی تازەیە بۆ ساڵی نوێ جێبەجێ دەکرێت چۆن ئەگەر بەڵێ بە دڵنیایە ئەو ڕێنمایە ناڵێم لەم ڕێنمایە تازەیەدایە بۆ وەزارەتی بازی ناوخۆ و بڕاتی هاتوچۆل بەرپرسیارن لەوانی بۆ پێدانی ڕەزامەندی و ئێمەش مۆڵەتیان پێ نادەین کەواتە توانین بڵێن ساڵی ئایندە ساڵێکی قەدەغەکراو دەوێت بۆ ماتۆرسکیل بە هەموو جۆرەکانی و بە هەموو جۆرەکانی ئەو ماتۆڕی دووپتایە و سێتایە و مۆتە تیکتۆک و ئەوانە نابێ بێن ئەوەش بێت دەبێت ڕەزامەندی وەزارەتی گواستنەوە گەیاندنی هەبێت بۆ دیلیڤەری و پۆست